سڵاتان لێبێ ئازیزانم خۆشەویستان بەخێربێنە لەو ڤیدیۆی نوێی هەواڵەکانی هەفتە. لە ڤیدیۆ ئەم جارەماندا دیسانەوە کۆمەڵێک هەواڵی تازە و ناوازەمان هینایە لە بۆتان و شیکاری هەواڵەکانیشتان لە بۆ یەکەم هەواڵمان کۆمپانیای میدیاتێک کە لەوانەیە زۆربەتان شارەزا بن کە پرۆسیسەری مۆبایل دروست دەکاتن یان ئایپاد و مۆبایل تابلێتەکان دروست دەکاتن کە ئێستاکە پرۆسیسەرێکی دروست کردیە ئەو جارە دەڵێ منافەستەی سنابدراگۆنی 765 دەکە سنابدراگۆن 765 زیاتر لەو مۆبایلە میدڕێنجانە هەیە ئاسمام ناوەندەکان هەیە کە نرخیان خوار و 400-300 دلارێک دەبیتن وەکو گەلەکسی A72 وەبزانم تێدایە 765 تێدایە سنابدراگۆن و هەروە ئێستا کۆمپانیای میدیاتێک دەرێ قۆناغێکی تازەمان بڕیە لە دروستکردنی پرۆسیسەر دەڵێ بە شێوازێکی خێرا گەیشتنەوە ئاستێکە پرۆسیسەرێکی ئاسمام ناوەندی خۆمان دروست بکەین کە خۆمان بنیادی دەنین کە منافەسەی سنابدراگۆنی پێ بکەین. داوان هێشتا ئاستەکان زۆر بەرز نییە بەڵام دەڵێ لە داهاتوو دەڵێت تا 1-2 ساڵی داهاتوو منافەسەی کۆمپانیە گەورەکان دەکەین لە دروستکردنی پرۆسیسەر لە بۆ مۆبایل و تابلێت و لەوانەیە منافەسەی دروست بکەن لە بۆ دروستکردنی پرۆسیسەرماندا ئەو یارانێکە بوونەتە دەبنە فری ئەم مانگە لە مانگی 2021 بۆ بەشداربوانی پلەیستێشن پلاس بریتین لە شادۆ ئۆف دە تۆم ڕایدەر و هەروە کریتفۆڵ و هەروە مان ئیتەر لە بۆ ڤێژنی پلەیستێشن 5 تەنها لە بۆ بەشداربوانی ئەکسبۆکس لایڤ گۆڵدیش ئەو یارانە دەبێتە خۆڕایی کە بریتین لە نایتمێرس و هەروە دید رایزینگ و هەروە بریکینگ داون و ئەو تەژوێنەکانیان لەسەر شاشەکە دەردەکەێت. لە هەواڵی دواترماندا لەسەر تیزەرێک لەسەر یاری ستالکەرز 2 بڵاویتەوە کە لەناو ئینجینەکەی خۆی گەیمپلێک لەناو ئینجینەکەی لە کاتی دروستکردن تۆمار کراوە کە یاریەکی بەڕای من یاریێکی ناوازە دەردەچیتن هیوادارم پەلەی لێ نەکەن وەکو سایبەرپانک یاریێکی ناوازە و خۆش دەرچیتن پێدەچ یارەکە هۆرەریش دەبیتن واتە ڕعب دەبیت بە ترس دەبیتن یاریشی بە ترس دەردەچی وەکو شێوازەکە ئەوەندەی ئەمن هەستم پێکردوی لە مێترۆکسیدس دەچیتن کە کۆمپانیایەکی ڕووسی دروستی دەکە ئەویش چاوەڕێ و یاریە دەکەم چێ چاوەڕێ و یاری دەکات لە کۆمنت با کەسێک هەستاوە بە گۆڕینی سوپەر نێس سوپەر نیتەندۆ نێس کە کۆنە خۆتان دەزانن پاش نیتەندۆ نێسی بوو ئەو کاتە سەردەمی سیگاوانە بە خۆتان دەزان ڕێکترێسینگ هەیە تا ئێستا لە بۆ پیسە بەقوتەکان و کۆنسۆڵە تازەکان هەیە بەڵام ئەو چووە ڕێکترێسینگی لە بۆ سوپەرنێسی دانایە کە چەند پارچێکی دەستکاری کردە کە پێیان شتێکی سەیرەکە لە بۆ یاریەکان بە شێوازێکی دەبی کوالیتیکەی بەرز بیتن سیستەمەکەی بەقوە دەبیتنەوە تەحملی ئەو ڕێکترێسینگی بکاتن بەڵام لە بۆی زیاد کردی و تەحملیشی کردیە. کۆمپانیای مایکرۆسۆفت فیل سپێنسەر سەرۆکی بەشی ئەکسبۆکس ڕایگەیاند کە دەڵێتن بە شێوەیەکی قوڕس و خێراکە لە دروستکردنی کۆنسۆڵ دەکەینەوە واتە لە ئەکسبۆکس سیریس X و S کە ئێستا دەزانین لە بازاڕەکانی جیهان بە ڕێژێکی کەم ماون پلەیستێشن و ئەکسبۆکس بەعام ڕێژێکی کەمیان ماوە کەمیان لێ دروست کرایە جارێ دەڵێ بە خێرایی هەڵدەدەین ڕێژێکی زۆر بخینە بازاڕەوە بەردەست ببیتن لە بۆ گەیمەران. ڕوومەرێککە هەیە لەسەر یوبیسۆفت پلاس ڕوومەر واتە دەنگۆیەکێک کە دەڵێن یوبیسۆفت پلاس ئەگە بۆوانی نازان یوبیسۆفت پلاس چییە دەتوانیت بەشداربی لە PC یوبیسۆفت پلاس دادەبەزێنیت و بەرنامەیەەکە کە تایبەتە بە یوبیسۆفت هەر دەتوانێت ناو بەرنامە یوبیسۆفتیش بەشداری بکەیت کە ماگانە 15 دلار دەدەیت و هەروە هەموو یاریەکانی یوبیسۆفتە دەداتێ لە بۆ ماوەی مانگێکی بە فری کە زیاتر لە 100 یاریەوە بزانم نووسراوە زیاتر لە 100 یاریە کە دەڵێن ئەگەری هەیە لەو ماوانە باسی لێ بکرێت کە بێتە ناو گەیم پاسەوە. گەیم پاسەر وەکو دەزان ئێستا گەورەترین خزمەت گوزاری بواری گەیمینگە لە کلااود و هەروە بە داونلۆد بە خزمەت گوزاری بەعام کە دەتوانین لە PC بەکاری بینی لە مۆبایل بەکاری بینی لە ئەکسبۆکس بەکاری بینی کە ئەگەر سۆنی ڕێگەی بداوە ئەوە دەیخست یاری سایبەرپانک 2077 DLC بڵاو دەکاتەوە لەو ماوانە دەرێ سەرەتاکانی 2021 بڵاوی دەکەینەوە کە DLC-کە بە خۆڕایی دەبێتن لە بۆ ئەو کەسانی کە یاریەکەیان کڕیەوە تاوان دەوێتن خۆی خۆشەویست کاتۆ لە ناو دڵی گەیمەران
بە دانی دیاسیەکی بەڵام وا باسنایی نایەتەوە ناو مۆزوعی هەرچەند یاریێکی سەرکەوتووە ئەگەر چاوەڕێ بکەیت لەو ماوانە ئەپدێتی زیاتر لە بۆ دێت تا مانجی 2-3 ئەگەری هەیە تاو گلیچەکانی هەروەک دەزانەوە ماوانە زۆربەی کۆمپانیەکان وەکو کاپکۆمە چەندین کۆمپانیای دیکەش تووشی هێرشی ئەلکترۆنی بوونەوە کە داتاکانیان هاکرا کە چەندی زانیاریان لێکەشف کرا ئێستاش کۆمپانیای کۆی تێکمۆ کە یاریەکانی ساموڕایەکانی پێشتری دروست دەکرد شێوازە ئەوانی ئەم بەدڵم بوو وەروە دینستی وۆریۆرس وەرە ئۆڕۆکی کەسێ بەشیا بوو دروستی دەکرد ئێستاکە کەوتینە بژێر ئەڕەشەی هاکردنەوە کە هاکران بەشی ئەوروپا و هەروە ئەمریکایان ئێستا ئۆفلاین بوونە سایتەکانیان دەڵێتن زۆربەی داتایەکانمان دزراوە کەشف بووە هەروە ئەو ئیمێڵ و پاسۆردانێک کە ئەو پلێرانەی کە یاریەکانی ئێمە دەکەن و ئەکاونتیان لای ئێمە هەیە ئەکاونتەکانیان کەشف بووە لەلایەن وەروە زۆربەی ئەدرێسەکان ژواتە شوێن نیشتە جێبوونی گەیمەرەکان و وەروە لە چ شارێک و لە چ شوێنێک و لە چ گەڕێکە دادەژین کە خۆت تۆمار دەکەیت وەروە ئەدرێسەکەت ژمارەی زیپەکەت هەمووی دەڵێ کەشف بووە لەخوای بەزار ئەکاونتم لێندەر نەبووە هەتا ئێستا دروست نەکرێت لێندەرە بەڵام لە زۆربەی سایتەکانیت کە هیتم دەڵێتن بۆ هەروەها دەڵێتن یاری دینستی وۆریۆرس کە بڕیارە لەم ساڵ بڵاو بێتەوە ئەگەر لە بۆ هێرشێ نەبێتن ئەو ساڵ بڵاو دەبیتەوە ئەگەر بە شێوەیەکی خێرا چارەسەری ئەو کێشەیە بکەن هەر ئەم ساڵ 2021 بڵاو دەبیتەوە دینستی وۆریۆر ئیمپایر ئەکستریم ئیمپایرەوە بزانم بەشی نوێیەمە کە دەڵێتن ئەو ساڵ بڵاو دەبێتەوە لە بۆ پلەیستێشن 4 و Xbox One و Xbox Series X و S و هەروە پلەیستێشن 5 و PC و نیتەندۆ سویچ و لە هەموو پلاتفۆرمەکان بڵاو دەکرێتەوە پێویست ناکە ئێستا با بڵێن کۆنسۆڵە نوێیەکان بەو دەرەجەیە پێویست ناکە بیکڕیت بە تایبەتی کەس بۆ کەس ئێستا ئەگەر لە بۆ گەیم پاسەکەی بیکڕی ئەگەنا یارێکی ئەکسکلوسیڤی تایبەتی نییە لە بۆ ئێستا حالیان پلەیستێشنیش تەنها دارک سۆڵی هەیە پێویست ناکە ئێستا کۆنسۆڵە نوێیەکان $1000 پێ بدەیت بۆی کە یاری پێ بکەیت ئێستا یاریەکان هەموو لە پلەیستێشن 4 و Xbox One دێتن هەتا ساڵی ئەم ساڵیش بۆی دێتن ئەگەر هێ ساڵی داهاتووش سەرتاکانی ساڵی داهاتووش یاریەکانی لە بۆ بێتن ئەگەر لەبەر یاری God of War فرۆشەکی زیاتری دروست بکاتەوە دیسان پلەیستێشن کە بڕیارە بڵاو ببیتەوە بەڵام بەڕایی من دوا دەخرێتن لە بۆ 2022 کۆمپانیا سامسونگ گەلەکسی S21 ئەڵترای ئاشکرا کرد کە دەڵێتن سنابدراگۆن 1970 لەسەر و وەروە کامێرە سەرکی دواوەشی 108 مێگاپیکسل و هەروە کامێرە ئەڵترا وایدەکەشی 10 مێگاپیکسلە و هەروە کامێرەکانی تکەشی سوپەر زوم ئەوزان سوپەر زومەکەیتی دەڵێت 10 مێگاپیکسلە وەروە لەگەڵ کامێرەی 10x زوم کە دەتوانێت دەهێندە زومی بکاتن دەڵێتن 10 مێگاپیکسلە کە بۆ ئێستا یەکە لە کامێرە باشەکان لە مۆبایلدا هەبێتن S21 ئەڵترا دەبیتن کە هەروەک دەزان ئێستا MI11 هەر سنابدراگۆن 888 ئالان کرد کە لە مۆبایلەکانیدا دەبیتن لە MI11دا بەردەست دەبیتن لە بەرەندێ ئێستا مۆبایل بە ئاستەکی باش پێشکەوتێ 2021 دەبتە شتێکی گۆڕانکارێکی گەورە دەبیتن لە ناو جیهانی مۆبایل و هەروە جیهانی گەیمینگ بەعام کە دەڵێتن ئێستا گەیمەران ڕێژیان زۆر بووە لە بەرەندە مۆبایلەکان وەروە زۆربەی پلاتفۆرمەکانی تکە گرنگی زۆر بەگەی لە حاڵی دواتر و کۆتاییماندا کۆمپانیای ڤۆلڤۆ دەڵێتن ئێستا بە تاقیکردنەوەی ئۆتۆمبیلەکانیان لە ڕێگای گەیمەکانەوە دەیکەن کە بە شێوازی VR و هەروە سوکان و تەرتیبات و بە گەیم تاقی دەکەن وزان ئۆتۆمبیلەکانیان سەلامەتە یاخود نا واتە گەیم وا پێشکەوت ئێستا کۆمپانیەکان لە زۆربەی بوارەکان بەکاری دێن لە بۆ تاقیکردنەوەی کەلوپەل و کاڵاکانی خۆیان وەروە فرۆشی کاڵاکانیشان لە ڕێگەی گەیمەکان و ئێستا زیادەکانی و هەفتەیەما بوو هیوادارمە دڵتانەوەیت چاوەڕێ بکەن لەو زوانە ژوورەکان بە شێوازێکی نوێ دەبینەوە تەمان مەسروفەکی وا زۆری لێ ناکەم تەنها لایتینگ و تەرتیباتی هەندێک دەستکاری لەکەین هەندێک جوانکاری و تەرتیباتی لە بۆ دەکەین چاوەڕێ بن شێوازێکی نوێ لە چناڵەکەمان بەدی دەکەن
وەروە بڕگەی نوێ و شتی تازە ڤیددیۆی تازەمان لە ڕێیە ئینشاڵڵا هەڵدەدەم ڕۆژانە ڤیددیۆی تازە دانێم یاخود 2 ڕۆژ جارێکەکە پێمان نەکرا چاوەڕوان بن شتی تازە لە چەناڵی ئیسماعیل زۆنەوە دەبینن لایک و سابسکرایبتان لەبینەستن وەروە زەنگوڵەکەش ئۆن بکەن وەروە ئێستا کێشەی دروست بووە زۆربەی کەس نۆتیفیکیشنی لە بۆ ناستن کە زەنگوڵەکەشی ئۆن کردیە زەنگوڵەکە لا بە و وەروە دیسانەوە دایگرەوە بیکە بە ئۆڵ کە سێ هەڵبژار دەداتی ئۆڵەکە دابگرە بۆی هەموو ڤیددیۆکە بڵاوی دەکەینەوە پێتانی بکاتن دا ڤیددیۆکتر کاتێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ